داعش جمنجۆڵەکانی لە سنووری حەمرین و خواروی قەرەتەپەدا دەست پێ کردووەتەوە، بەڵام بە گوێرەی زانیاریە هەواڵگریەکان ئەوان ناتوانن وەک پێشتر هەڕەشە بن لەسەر ئاسایشی دانیشتوانی ناوچەکە، بەتایبەت لە ئێستادا لە ناوچەیەکی بەرتەسکدا گەمارۆن و خەڵکیش پشتیوانیان ناکات. ئەوە نین کە مەسەن مەترسیەکی وا بخەنە بۆ خەڵک مەترسی دروست بکەن، لەبەرەوەی هیچ ناوچەیەک بەدەستیان نەما ئەو ئالیەتە بەدەستیان نەماوە، خەڵکیان بەدەستوە نەماوە وەکو جاغجاران خەڵک باوەڕیان پێ ناکات لەبەر ئەوەی تا ئێستاکە کۆمەڵی وعدوعودیان لەگەڵ خەڵکا کردووە ڕوومادیە مەسەن ڕوومادیان بەدەسۆدا ئەوە مووسڵیان بەدەسۆدا ئەوە سەلاحەدینیان بەدەسۆدا خەڵک زانیە یعنی ئەمانە هەر مەجموعەیە چەتە و دز و جەردە و ئەو شتانن و ئێستا شوێنیان بەدەستەوە نیە جەلەولا و قەرەتەپە و دیاتەکان هەمووی هێزی پێشمەرگەی تایە ئەوان ئاتونەتە حەمرین جۆڵەیان زیادی کردووە بەڵام ئەو هێزە نییە کە بتوانن خەتەر یاخود مەترسی بخەنە سەر ناوچەکە بە بەردەوامی وەکوتم هێزی پێشمەرگا و هێزە ئەمنیەکان چاودێری تەواوی ناوچەکە ئەکەن بۆی ئەو جموجۆڵانە بنبڕ بکەن. شکستهێنانی ئەو گروپە تێرۆریستیە لە مووسڵدا هۆکارە لە پەرتەوازەبوون و گیرسانەوەیان لەم ناوچەیەدا، کۆنتڕۆڵ نەکردنەوەی حەویجەش ئاسانکاری بەشێک لە جموجۆڵەکانی ئەوانە لە ناوچەکانی سنووری حەمریندا. فەرماندەیەکی پێشمەرگە دەڵێت ئەگەر داعش پشتیوانی دەرەکی بکرێن هەڕەشە دروست دەکەنەوە. ئەگەر فعلا ئەمانە پشتیوانی نێودەوڵەتیان هەبێەوە کۆمەک و هاوکاری و ئاسانکاری بۆ کشانەوە هێنانە بۆم ناوچەیە لەبار بێت و بەجێبی ئەم قسێ تا ڕاست بێ ئەمە واکار بێتەکەشانگەوەی ئەگەوایان نەبێ ئەمە جگەل لە خۆشاردنەوە و خۆڕێخستنەوە بە شەڕی پارتیزانی بە شەڕی پارتیزانی درێژە بێت. لە ماوەی ڕابردوودا داعش هەندێک جموجۆڵ و کردەوەی تێرۆریستی ناڕێکخراویان لە ئاواییەکانی بناری حەمرین و خواروی قەرەتەپەدا ئەنجامدا. پێشمەرگە و ئاسایشیش بێئاگانین لەو جموجۆڵانە و ئاسایشی ناوچەکەیان کۆنتڕۆڵ کردووە. سامان کەریم، کورد سات نیوز، قەرەتەپە.